سێکتەری کشتتوکاڵێکێک لە بنەما سەرەکیەکانی سیاست و استراتژیەتی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بووە بە دروشمی کشتتوکاڵێکی بەهێزتر بۆ داهاتوێکی باشتر هەوڵ بۆ هەمەچەشنکردنی سەرچاوەکانی داهات و هەروەها کردنی هەرێمی کوردستان بە سەبەتێکی خۆراک بۆ وڵاتانی جیهان کردووە لەم بوارەدا بازارێکی نێودوڵەتی باش بۆ بەرهەم و بەروبوومی جوتیاران پەیدا بۆ بە دروستکردنی پۆند و بەندا و توانراوە ئاو گر بدرێتەوە سامانی ئاویش بە تایبەتی بۆ پاراستنی سامانی ئاو و ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان هەوڵی زۆر بدرێت. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە هەوڵەکانی کابینەی نوێم لە 4 ساڵی ڕابردوودا بە تایبەتی میوانەکەم گوتەبێژی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستانە لە سەدیۆ لەگەڵ مەبەڕێز هیوا عالی زۆر بەخێر بێت. لە 4 ساڵی ڕابردوودا بەرنامە پلانەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چا خزمەت و پاڵپشتێکی بۆ کەرتی گەشت و گوزار ببوورە بە کەرتی کشتتوکاڵ و هەروەها بژانەوەی سەرچاوەکانی ئەو بوارە گرنگەکانی ئەو سێکتەرە داوە. بەڵێ سپاس بۆ میوانداریکردن و سپاس و دەستخۆشی بۆ خستنە ڕووی داتای کار و چاڵاکیەکانی وەزارەتی کشتتوکاڵ کە ئامادەکراوە و نیشاندراوە لە ماوەی ئەم کابینەیە. دیارە بابەتی سێکتەری ئاو یاخود ئاسایشی ئاو و استراتیژی بەڕێوەبردنی دۆخی ئاو یەکێکە لە کارنامە استراتیژیەکان و گرنگیژەکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە کابینەی نوێم سەرباری ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان و گۆڕانکاریەکانی کەشوهەوا و ئەلەنگەریانی کە لەو ناوچێ هەیە ئەگەر سیر بکەن وەزارەتی کشتتوکاڵ بە هەمانژی فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی زۆری بە بابەتی گۆڕانکاریەکانی کەشوهەوا بە تایبەتی سوودوەرگرتن لە سەرچاوەکانی ئاوداوە و ئەگەر ئەو داتایانی خۆتان بینیتان و دڵنیا هاوڵاتیان و بینەرانی خۆشەویستیش بینیانەکەوە بابەتی دروستکردنی سەرچاوەکانی ئاو بە تایبەتی پرۆژەکانی ئاودێری پۆندەکان و تەواوبوونی چەندین بەندا و نەخشە کێشان و دیزاینکردنی چەندین بەنداوی تر و ڕوبەڕوونەوەی کەشوهەوایە بە بابەتی تەکنۆلۆژیای پێشکەوتوی کشتتوکاڵی و جگە لەم بابەتانە کە ئێستا کە لە چاچۆی بجێ ئاسایشی عێراق کە 4 بەنداوی تری استراتیژی دروست دەکەیت لەسەر ئاستی هەرێمی کوردستان و دایان بەنداوی تر ئێستاکە لە قۆناغی کۆتاییدان و ئەم ساڵ بۆ یەکەم جار خۆشبەختانە بەهۆی کەشوهەوا و گونجاوی باران چەند بەنداوی تریشمان تەواو بوو. بۆیە سەرباری ئەو گۆڕانکاریانێکە لە ناوچێ هەیە سەرباری ئەو خێرانێکە لە عێراق و ناوچەکە هەیە بە بەراورد بە هەرێمی کوردستان ئێمە لە ڕێگەی دوو بەڕێوەبەتی گشتی پەیوەندیدارەکە بەڕێوەبەتی گشتی بەنداوەکان و سەرچاوەکانی ئەو ئەم دوو هێڵی سەرچاوەکانی ئاوی سەرزەوی ژێرزەوی بە استراتیژیەک بەڕێوە دەبین بۆ هەمان مەبەست یاسای بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو بۆ یەکەم جار دانراوە هەروەها یاسای دروستکردنی پۆندە هەرۆزیەکان بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان دانراوە. ئەم دوو یاسا بەرکارن لە هەرێمی کوردستان هاوتەریبی استراتیژی گرنگیدان بە دۆخی ئاو و لەگەڵ وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق بە هەمان شێوەیە و پلان و پرۆژانە توانوێتی لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوا و کەمبوونی بارانبارین لە هەرێمی کوردستان پلانێکی گشتگیر بێت بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە چ پلانێکی دیکە هەیە لە کابینی نوێمدا؟ ئەم بابەتی گرنگیدان بە ئەو بابەتێکە استراتیژێکی زۆر هاوبەشە. ئێمە لەسەر ئاستی لیژنەی باڵای ئاسایشی ئاو لەسەر ئاستی عێراق کە خودی جەنابی وەزیری کشتتوکاڵ سەرچاوەکانی ئاو ناو بەشداری کۆبنەوە استراتیژیەکان دەکات و پێداگیری زۆرمان کردووە لەگەڵ هاوبەشەکانمان لە بەغدا بۆ ئەوەی گرنگی بە سەرچاوەکانی ئاو بدەن و چەندین پرۆپۆزەڵ و دیزاینی استراتیژی ئەو شوێنانە دەستنیشان کراوە و پاڵپشتی کردی تایبەتمان کردووە بە ڕێگەی سیستەمی هێنانەکەی سیستەمی هاوبەشکردنی PPP کە سیستەمێکە حکوومەتی هەرێمی کوردستان کردی تایبەت بەشداری پێ دەکات و پۆندە هەرۆزیەکانمان دروست کردووە کە جوتیاران دەتوانن سوود لەو شوێنانە ببین کە دەتوانین ئاو تێدا گرم بدەینەوە و هەڵمەتێکا بەڕاستی لە سەرچە هەوەکو باسم کرد کە قەیرانە بەڵام ئێمە دڵنیاین کە ئەگەر خوایار بێ و حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی زیاتر بە سێکتەری کشتتوکاڵ بدا و ئێمە هەموو دەرفەتەکانی وەبرهێنانی کشتتوکاڵی و بنیادی ژێرخانی ئاوی باشترمان دەبێت. باشە یەکێک لە پلانەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە بازاڕکردنی بەرهەمی جوتیاران بۆ بە تایبەتی گەنمی جوتیاران کە لە ماوەی ڕابردوودا لەگەڵ بەغدا کۆمەڵێک کێشە هەبوو لە پێدانی پارە و شایستەکانی جوتیاران بۆ وەرزینۆ چیتان کردووە چه پلانێکەیە بۆی کە گەنمی جوتیاران بە بازار بکرێت بفرۆشرێتەوە؟ بەڵێ ئەگەر تەنها ئەم ساڵی لێدەر بچی لە ساڵانی ڕابردوو لە 2 ساڵی ڕابردوو کێشەی بە بازاڕکردنی گەنمی جوتیاران تا ڕادەیەکی زۆر باش چارەسەر کرابوو. ئەم ساڵ بەهۆی هاتی کەشوهەوا و بەهۆی بژانەوەی زەویەکانی جوتیاران و لەخوا بەزیاد بێ گەنمێکی زۆر هات لەبەر ئەوە کێشەی ساختکردنەوەی گەرمان هەبوو. ئەم کێشەیە لەگەڵ بەغدا بەڕاستی لەسەر بابەتی هەبوونی خۆتەیەکی استراتیژی و ڕوپێویی ڕاستەقینەی جوتیاران بوو. هەرچەند ئێمە لە وەزارەتی کشتتوکاڵ پێداگیری زۆرمان کرد بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە کە توانرا بە هەوڵێکی زۆر بڕی 600,000 تەن گەنم وەربژیرێتەوە بە نرخی پاڵپشتی کرا هاوشێوەی شارەکانی عێراق بەڵام ئەمە لە خواستی ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵدا نەبووە لە خواستی جوتیارانیش دانەبووە چونکە پێویستە ئەم پرۆسەی هاوشێوەی شارەکانی ناوەڕاست و خواری عێراق ساڵانە گەنمەکانی جوتیاران ئێمە فری بکرێ بۆی هەموو جوتیاران و زەویەکانی کشتتوکاڵ لەسەر ئاسی عێراق وەکو یەک مامەڵی لەگەڵ بکرێ. ئەم کێشەیە بەڕاستی چەند جارێک نوێنەری وەزارەتی بازرگانی هاتووە سەردانی سایلۆکانی کردووە و ئێمە لە وەزارەتی کشتتوکاڵ یاداشت و نیگەرانیەکانی جوتیارانمان گەیاندووە
و لە دوایین کۆبنەوەی لیژنەی بە بازارکردنی ئێمە داوا کراوەکە بۆ ساڵی داهاتوو ڕوپێویشی ڕاستەقینەی جوتیاران بکرێت کە وەزارەتی پلاندانان وەزارەتی بازرگانی و وەزارەتەکانی تر هەمانجی وەزارەتی کشتتوکاڵ بکەم بۆی کەوا پێش ئەو ڕووداوە بکەین و ئەم ساڵ بەرنامە هەیە کە ڕوپێویشی ڕاستەقینی جوتیاران بکرێت بۆی کە ئەم زەویانە دیاری بکەین بۆ لەمە دوای کێشەی جوتیاران نەبێتە هۆی گرم ساختکردنەوەی گرم و ئەم بابەتە چونکە جوتیار حەقی خۆیەتی بازاری بۆ دروست بکرێت و بەرهەمەکەشی لێوە بژی باشە لەگەڵ کردی تایبەت لەبارەی کڕینەوەی گەنمی جوتیاران قسەتان کردووە پلانەکان بەکوێ گەیشتوایە ئەوان ئامادەن هاوکاری بکەن بەڵێ لە ماوەی چەند ساڵی ڕابردوو هەر لەم کابینەیە گرێبەستێک هەیە لەگەڵ هەردوو کۆمپانیای قەیوان و خۆشناو کە نانوشانی پرۆژێ بە بازارکردنی گەنمی جوتیارانە لە ئێستادا ئەم لیژنەیە کە لیژنەی ژمارە 240 لە ئەنجومەنی وەزیران و ڕاست پێدراوە بە وەزارەتی بازرگانی کە خودی بەڕێز وەزیری بازرگانی سەرۆکی ئەم لیژنەیە وەزارەتی کشتتوکاڵیدا ئەندامە ئەم لیژنەیە نرخی گەنم دیاری دەکات و خەملانێکەیە بۆ ئەوەیەکەوە دۆخی بەرهەمی ناوخۆی لە دەروی بازاری سایلۆکان لە هەرێمی کوردستان بکڕێتەوە. باشە بۆ بەرهەمە ناوخۆیەکان ئێستا هەرێمی کوردستان گەیشتۆتە ئاستێک چەند بەرهەمێکی ناوخۆی جوتیاران هەناردەی دەرەوە دەکرێت. ئای هەرێمی کوردستان گەیشتۆتە ئاستی خۆبژێوی بتوانین بڵێن پێویستمان بە هاوردەکردن لە دەرەوە نەبێت بەرهەمەکانی خۆمان هەناردە بکەین ئێستا چۆنە؟ بەڵێ خۆشبەختانە لەو کابینەیە ینی بژانەوەیشی زۆری دابینکردنی بەرهەمەکان و پێداویستی هاوڵاتیان و گرنگجیدان بە ئاسایشی خۆراک کە لە بیداەتی ئەم کابینەوەیەکێک بوو لە ئامانجە استراتیژیەکان ئەم بابەتە ئەگەر سەیری بکەن ڕۆژانە ڕۆماڵینی میدیایی و خەڵک ببینن کەوا بەشیشی زۆری پێداویستەکانی هاوڵاتیان لە مەوسومی پێگەیشتنی سەوزە و میوەکان و دانەوێڵەکان و بە تایبەتی سامانی ئاژەڵ و کەرتی پەلەوەری هەیە مەوجودە لە کاتی مەوسومی پێگەیشتن ئێمە توانیتمان پێداویستەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین بکەین بەڵام هێشتا پێویستی بە مارکتینگی زیاترە پێویستی بە تەسویقی زیاترە و پێویستی بە دڵنیایی ساختکردنەوەی زیاترە لە دەواازەکانی ناوەڕاست و خواروی عراق و ئاراستەکردنی بۆ بازاڕەکانی دەرەوە. باشە جگە لە پەتاتۆ پیاز و هەروەها هەنار کە لە ڕێگەی کۆمپانیەکانەوە هەناردەی وڵاتانی عربی وڵاتانی ئەوروپی کراوە چه بەرهەمێکی دیکە هەرێمی کوردستان دەکرێت پشتی پێ ببەستین بۆ هەناردەکردن لەگەڵ چه وڵاتێکی دیکە لە کۆنتاکتان؟ بەڵێ لە ئێستادا پرۆژێکی نیشتیمانی هەیە لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران وەزارەتی کشتتوکاڵ کە سەرپەرشتیاری ئەم پرۆژەیە ئەوە تیمەکانی تەکنیکی ئێمە ئیش دەکەن پرۆژەی استراتیژی ڕاهێنانی جوتیاران و باخەکانی جوتیاران کە 1000 جوتیار لە خۆ دەگرێت بە دیاریکراوی با بەرهەمەکانی میوە کە ترەیە و هەنارە هەنجیرە لە هەمان کاتدا بۆ بابەتی چێلگە پەلەوەریەکان بە تایبەتی گۆشتی مریشک و هێلکەکان و هەنجیر و چەندین بەرهەمیتر وە خۆتان ئاگادارن بابەتی پەتاتە کە لەم فترەیە ئاستی خۆبژەوی لە ئەستی هەرێمی کوردستان لووتکەی بەرهەمێنانی تۆمار کرد کە بۆ یەکەم جار ئەمە جێگەی دەستخۆشیە توانیمان ئاستی خودبژەوی لە پەتاتی پیشەسازی خۆراکی تێپەڕێنی هەروە هەنگاومان نەبوو بازاڕەکانی وڵاتانی کەنداوی عەرەب ئەم بەرهەمانێکە ئێمە هەناردەی بازاڕەکانی دەرەوەی دەکەین بریتێ لە وڵاتانی کەنداوی عربی وڵاتانی یەکێتی ئەوروپا و چەندین یادداشتان یەکتێگەیشتنیش بەردەستە بۆی کە لە داهاتوو کار بکرێت بۆ هەناردەکردنی بەرهەمەکان بۆ دەرەوە. ئەگەر لە کۆتایشتا بە کورتی بپرسم کارەکانی 4 ساڵی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان چ لە ڕەخساندنی هەلی کار بێت لە بواری کشت و کاڵدا چ لە بە بازارکردنی بەرهەمی جوتیاران و دروستکردنی بەندا و بەگشتی ئەو پرۆژانێک هەی بووە چه کاریگەریەکی لەسەر کردەکە هەبووە بەگشتی؟ بەڵێ خۆشبەختانە ئێمە ئەو پلان و ئامانزانەی کە هەمانە ئەو ڕاستپادانەی کە خودی بەڕێز وەزیری کشتتوکاڵ لە کابینەی نوێ وەری گرتووە ڕێژەیەکی زۆر بەرچاو لە ئامانجەکان و استراتیژیەکان تەواو بوون سەرباری ئەوەیەوە بودجەی پێویست لە بەردەستدانە بۆ پشتیکردنی سێکتەری کشتتوکاڵ لە ڕووی ئیعاناتی زراعی لە ڕووی قەرەبووکردنەوەی جوتیاران لە کاتی ئافاتەکان لە کاتی کێشە و قەیرانەکانی دارایی بە تایبەتی بەڵام وەزارەتی کشتتوکاڵ بژانەوەیکی گرنگی بەخۆبینیە خۆشەویستی خاک بۆ جوتیاران هەمە چەشنکردنی زەویە کشتتوکاڵەکان و هێنانەکانی دەرفەتەکانی کار و سوودوەرگرتن لە سەرمایه‌گوزاری ئابووری و کرانەوە بەڕووی کۆمەلگاکانی دەرەوە ئەمە لێکێکە لە استراتیژیەکانی وەزارەتی کشتتوکاڵ هەروەها بابەتی گرنگجیدان ئاوێتەکردنی ئاو لەگەڵ کشتتوکاڵ لەگەڵ زەوی لەگەڵ خاک ئەم دروشمانن کە وەزارەتی کشتتوکاڵ هەوڵدەدات بەدیل بۆنەوە دروستکەوە بکاتە ژێرخانی ئابووری وزەی سەوز لە هەرێمی کوردستان. زۆر باشە زۆر سپاس بەڕێز هیوا عەلی گوتەبێژی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی هاوی حکوومەتی هەرێمی کوردستان. سپاس بۆ یاش لێرە لەگەڵمان.